ئەم بەیانێ من ئاگادار کرامەوە لە منتیقەی پێنجوێن. ئەم کوڕە ناوی ئەدهەم محەممەد سعیدە و برازای منە و خەڵکی قەڵبەزەی بناری سوورێن و دانیشتوی سەی سادقە. ئاگادار کرامەوە کە چەند کرێکارێک بەهۆی ئیشوکاری ڕۆژانەیانەوە ڕۆژانە سەردانی قەزای پێنجوێن دەکەن بۆ بەڕێوەبردننی بژێوی ژیانی خۆیان. یەک لە برێندارەکان برازای منە، ئەوی کەشیان کوڕی ئاسۆیە، ناسراوە بە ئاسۆی لالەفایق، خەڵکی گوندی سیامیەوەیە، ئەویش هەر لە بناری بڵین سوورێنە. ڕۆشتون لەوێ ئیشیان کردووە، ئیشی کشت و کاڵی ژمارەیان دەکرێکار بووە. بە پێ ئەو زانیاریانەی ئەم بەیانیە بە منیان وتووە، منیان ئاگادار کردوێتەوە 6 بۆ 7یان بریندارن. ئێستەیش ڕەوانەی نەخۆشخانەی شار کراون. ئێمە لە بەردەم نەخۆشخانەی شارە ئەلحەمدولیلا تەندروستیان تا ڕادەیەک باشە. سپاس بۆ خوای گەورە.